سلااو بەڕێزان خۆشحاڵی هاتینەوە وڵاتان بۆ گواستنەوەی گێمی تۆمی یاری نێوان ماردینی چاقڕنەوە و سەرگەڵوی پیرەمەگرون. گۆڵی بەرامبەر بۆ سەرگەڵووی پیرەمەگرون، گۆڵی بەرامبەر لە سەرەتای گێمی دووەمی یاریەکە لەلایەن یاریزانی ژمارە 6 تیپی سەرگەڵووی پیرەمەگرون توانی ئەنجامەکە یەکسان بکاتەوە لە سەرەتای گێمی دووەمی یاریەکە. سپاس کاک محەممەد. یارەکە بەردەوامە بە ئەنجامی گۆڵێک بەرامبەر بە گۆڵێک. تیپی سەرگەڵی پیرەمەگرون هەر لە سەرەتای یارەکەەوە با هێرشکردن دەستگە کردووە. گۆڵێکی تۆمارکەم شێرشیشی تر لەلایەن گۆڵچیەوە دەگیرێت. یارەکە لە گەمی دووەم خێراترە. ئێوەک لە لە سەداخوازی خۆیان بەشی ڕاستەخۆنەمان گواستەوە. دیارە ئێستا لیژنەی باڵی تیپە میلەکانی ڕاپەڕین ڕاکێشانی بۆ یاری چواگۆشەی زێڕین ئەنجامدا. براوی ئەم یاریە بار کەرکووک دەکەوێت و هەروەها ڕێناس و وەرشولاوانیش بەریەک دەکەوێت. براوەی ئەم یاریە بەر کەرکووکی ڕانێ دەکەوێت و هەروەها وەرشولاوانی قەڵازێ لەگەڵ ماردینی لەگەڵ ڕێناسی ڕانیە بەریەک دەکەون. یاریەکان کاک پێوێز مەبەستە چی یاریەکەم چەند و ڕوونیە قسەکەت ببورە. گێمی یەکەم بە ئەنجامی گۆڵێک بەرامبەر بە 0 ماردینی چاقڕنە لە پێش بوو. لە سەرەتای گێمی دووەمیش ماردی لە سەرگەڵوی پیرەمەگرون توانی گۆڵی بەرامبەر تۆمار بکات. لەسەر شینەکە نووساوە، لەسەر شاشەی مۆبایلەکاندا نووساوە 1-1. یاری پێشووتر بە پێی زانێرەکانمان یاری پێشووتر ماردینی چواقڕنە بە گۆڵێک بەرامبەر بە 0 لە سەرگەڵوی پیرەمەگرونی بردوتەوە. واتە ئێستا ئەنجامی یاری کۆتایی گشتی یاریەکە 2-1. لەدانێکی ڕاستەوخۆ گەڕانەوەیکی زۆر جوان. ژمارە دەی تیپی ماردین دێتە ناو یاریگا. چەند دادەبەزی؟ کاک سۆران چەند دادەبەزی؟
ئاریان دادەنیشێ و شاواز دەستە ناو دیاریگە گۆڕانکاریەک لە تیپی وەرشی ماردینی چاقڕنا. سپاس بۆی خۆشەویست. کاک بەداخەوە گرفت تەکنیکیمان هەیە بۆیە لە تەلەڤیزیۆن نەمانگواستەوە. ئێستاش باشە تۆزێک کەشوها فێنک بووە گەرنا دەمانن توانین لایڤەکەش بە باشی بگوازینەوە. براوی ئەم یاریە براوەی ئەم یاریە بەر کەرکووکی ڕانی دەکەوێت. کاک سۆران ڕۆحی سپاس لێدانی کۆرناڵ لە بەژەوەندی لێدانێکی زۆر جوان بوو بەر عاریزە کەوت. ڕێناس بەر وەرشولاوانی قەڵازێ کەوتووە لە چاگۆشەی زیارین. هێرشێکی مەترسیدار بوو بۆ سەر ماردینی چاقڕنا. ئێستاش ئەوەش هێرشێکی تری مەترسیدار بوو بۆ سەر ماردینی چاقڕنا، بەڵام نەیانتوانی بیکەنە گۆڵ. چەند بە چەندە یەک بە یەکە بەڕێزم لەم یاریدا. ماردینی چاقڕنە لەم گێمەدا بە هێرشکردن دەستی پێکرد. بەردەوام هێرشیش دەکات بۆ تۆمارکردنی گۆڵی بەرامبەر لە حسابی هەردوو یاریەکە. کە لەبەرەوەی کۆمەنتارێکی باش نیم ناتوانم زۆر تەقییمی یاریەکان بکەم، بۆیە ئەوەندە لەسەر داوامەکەنەوە. سپاسان دەکەین. پێمان خۆشەوەندە بتوانین یاریەکەتان بۆ بگوازینەوە. هەڵسەنگانەکە بۆ خۆتان جێدێڵی. کاک دەواز خۆشەویستی. لەم یاریدا ئەنجامەکە یەکسانە، بەڵام لە یاری چوون و هاتندا ماردینی چاقڕن بە گۆڵێک لە پێشە.
محمد يعني كان ريشه يعني كده Gönder. دكتور يلا دكتور کاک شاخەوان تا ئێستا یاریەکە لەم یاریە ئەنجامی یەک و یەکە هەردوو لایەن گۆڵێکیان تۆمار کردووە و بە ئەنجامی گشتی یاری چوون و هاتن ماردینی چاقڕە بە گۆڵێک لە پێشە ئەوان لە یاری پێشودا بە گۆڵێک بەرامبەر بە سفر یاریەکەیان بردوتەوە واتە ئێستا 2-1. شاشەکەمان تاریک کردووە لە پێناوی ئەوەی کە بتوانین زۆرترین دەقە بتوانین بگوازینەوە بەداخەوە بەردەوام ئاگادارمان دەکات کە مۆبایلەکە گەرم داهاتوە. هەستە بابە هەستە وەڵا ئیسێدا ماردینی چاقڕە لە بەرگریکردن بەردەوامن.
هێرشێکی مەترسیدار بۆ سەر تیپی سەرگەڵوی پیرەمەگرون بەڵام بەرگریکاری ئەو تیپە توانێت بیگەڕێن دووری خاتەوە. Dalla kofra. Aduna bayak gibi. Berzanlı. لە کۆمنتی یارەکە نووساوە یەک و یەکە. خۆشەویستان ئەو یارانەی کە لەلایەن تەلەڤیزیۆنی ئیڕانیەوە دەگوازرێتەوە دەتوانن لە یوتیوبی چەناڵی یوتیوبی تەلەڤیزیۆنی ئیڕانیە لە یوتیوب هەموو یارەکان ببینەوە. أنا محمد هذه قبل گۆچەند گۆڕانکاریەک لە ژمارە 9 دەچێتە ناو یاریگا. ژمارە 22 سەرگەڵوش بتە ناو یاریگا. ژمارە 6 دەچێتە ناو یاریگا لە ماردینی چاپەوە. یاریزانی ژمارە 12 دابەزی لە سەرگەڵی پیرەمەگرون. 6 ماردینی چاپەڕەش دەچێتە ناو یاریگا. هەروەها یاریزانی ژمارە 7 دابەزی. یاریەکە بەردەوام بە ئەنجامی گۆڵێک بەرامبەر بە گۆڵێک. خۆناغی چەندەم ماو یاریە خۆناغی هەشتی خولەکەیە براوی ئەم یاریە بەر کەرکووکی ئاڕانی دەکەوێت. وهروها ڕێناسی ڕانێش بەر وەرشولاوانی قەڵازێ دەکەوێت.
بەڕێزان بتوان لایڤەکەمان بۆ شێرکەن بۆی بتوان هاوڕێیانیشتان ببینێت خۆشحاڵین کە بەشێک لە یاریەکانتان بۆ دەگوازینەوە هێرشێک بۆ سەرگەڵی پیرەمەگرون یارمێکی زۆر گەرم و گوڕا بەردەوام هەردوو لە هێرش دەکەنە سەر گۆڵی یەکتر
میدانێکی زۆر جوان بناو گۆڵ گەڕانەوەیشی زۆر جوانە لایەن گۆڵچی ماردینی شۆپڕۆ های های والله ئەوە نەگەرمایە هەرێ دەبێت شەڕە پەنالتی نابێتە شەڕە پەنالتی لەبەرەوەی 2-1 تا ئێستا كابتن ايوب بينز بدل بإسراعات كده بالنسبة يعني هو النيابة بينز بدلي بإسراعات كده ماشي عماد احمد علي احمد علي بينز بدلي بإسراعات كده بإسراعات يعني يكبي يقدر ثاني لو خطوفك عن كبي باطا لەم یاریەدا ئەنجامی یاریەکە 1-1 بەڵام یاری پێشوو ماردنی چاقونە گۆڵێکی تۆمار کردووە بۆ ئەنجامش دەبێتە 2-1 سپاس بۆ لای کۆمنتەکانتان ئێستا خۆش بێ بەڵێ لایف عیبی نییە
ماشي هذا مسندس يعني الله ينور رافيو مادام تابع يزن جمارة لا كستكليرا ليلو كارساتي برناكو هاديو لا سيليرا راموستا رونالدو لبرشلونة مالديني شافوا سپاس بۆ ئێوەی خۆشەویست سی و شەش دەقە لە یاریەکە ڕۆشتووە احمد جان احمد هادي ابنه هادي شقيان هادي ابنه هادي مجدان باشدار بۆ خۆت هەڵتدا بە پێم گوتی ناوت بەچێ دەرێستا هاتوون ئەڵەن با چێشەوەتی پەکە بزن ئێوەرە بڕ دانیشەمە راوتێ ئێوەرە بڕۆ دانیشە لێوێ مەبە لازم بڕۆ دان دەڵێن بڕۆ وێنرا دانیشەکە لێوێ نابێت هەلێ ڕاوەستا ئەستاوی هاوبیر بڕۆنە ناوێت یاڵە برا جوانەکەم زانا گیان کاکە زانا دەیگوڵمی هاوبیر زانا گیان بە پێوە بن ئاسایە بەزمێنن ئاخە ئیما ئێرە ئی خۆمان كلامك السور كلامك ناري كلامك بيعمل
بوو لە کۆمارکردنی گۆڵێشتر لەلایەن ماردین چواخڕنەوە لێسەرنێکی جوان یەک و یەک Sonra uçuyor bu. Bakalım biz bir an bir şey. دكتور هادي بالهادي هادي ايوه هات ايوه بەڵێ بەڕێزان یاریەکە
تا ئێستا بە ئەنجامی گۆڵێک بەرامبەر بە گۆڵێکە بەڵام لە یاری پێشودا مادینی چواخۆ نەتوانێتی گۆڵێک تۆمارکە واتە لەست لە ئەنجامی یاری چوون و هاتن تا ئێستا ماردینی چواخۆنە لە پێشە و گۆڵ بەرامبەر بە گۆڵێکە واتە براوەی ئەم یاریە کە زۆر پێ دەچێت بەوەی کە ماردینی چواخۆڕ نەبێ بەرامبەر بە کەرکووکی ڕانیا یاری دەکات و هەروەها تیپی ڕێناسی ڕانیا بەرامبەر وەرشولاوانی ڕانیا وەرشولاوانی قەڵازێ یاری دەکات براوي انا برور اوي براوي اوي ليش بارك؟ ليش بارك؟ يعني قال لي ما كان وريرو اللي نادر لف وريرو داني شكاك وريرو داني شكاك الله نسي وجاكسك هاندران لا سر احمد بيصدق احمد جاب کاک بەهرۆس قوڕعکرا ئێستا بە ئامادەبوونی تیپەکان لێدانیش ڕاستەوخۆ کۆنتڕۆڵ نەکرێت ئێستا پێنج خولەک صورهم زام رقم سنة نزال سپاس کاک بەهرۆس قرة تعني شو اللي الله نفسي ها هو دريت دانش زانا لێدانێکی ڕاستەوخۆ لە بەرژەوەندی تیپی ماردین پێنج خولەک زیاد کراو بۆ یاریەکە ڕاگەیاندراوە لێدانێکی ڕاستەوخۆ بەڵام بۆ دەرەوەی دانش الكرة ورا دانش ورا دانش ورا الله نصنا ويس دانش تيمي توبين انا بس Vamos,
پاش دۆڕانیان بەرامبەر بە ماردینی چاپۆڕە. تیپی سەرگەڵووی پیرەمەگرون ماڵاوایی لە پولەکە کرد، واتە بەم شێوەیە کە دوای ڕاکیشانی تیر و پەشێک ماردینی چاپۆڕە بەر کەرکووکی ڕانیەکەوت و وەرش و لاوانی قڵازێش بەر لە ناسکەوت. سپاس بۆی بەڕێز کە تا ئێستا لەگەڵماندا بوو. ئەنجام یاری دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە یاری چوون و هاتن سەرکەوتنی ماردین بۆ چوارگۆشەی زێڕین یاری بەرامبەر بە کەرکووکی ڕانیە و سپاس بۆی خۆشەویست کە تا ئێستا لەگەڵماندا بوون بە هیوای کاتیش خۆش.